بینەرانی عزیز سڵاوتان لێ بێبیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە کۆمەڵێک بڕگۆ بابەتی نێو بینۆمیوانی ماڵەکانتان بۆ هیوای کە کوی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردون بە دڵی هەموو لایەکتان بێت سوودێک لە پرۆگرامەکە ببینن و هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆمانە سێ بابەتمان بۆ ئامادەکردوون. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە ڕۆڵی جوتیارانی نمونەیی دەکەین لە پێشخستنی کەرتی کشتوکاڵە بێگومان لە هەرێمی کوردستانە ئەو جوتیارانەی کە لە هەرێمی کوردستانە هەنویان بڵێ کاری جوتیاری دەکەن هەمویان جوتیاری زۆر باشن هەمویان بە ئەزمون هەمویان کاری زۆر باش و لێ هاتوون لە بوارەکەی خۆیاندا بەڵام لەناو جوتیارانیشدا چەند جوتیارێکی نمونەیی هەیە کە بەوە ناسراون یاخود بە جوتیارە نمونەیەکان ناسراون لە هەرێمی کوردستاندا کە چەندین داهێنانیان لە بواری کشتوکاڵیدا کردووە لە ڕووی چەندایەتی لە ڕووی چۆنایەتی لە ڕووی قەبارەوە کە دەتوانین بڵێ قەبارە یاخود ئەو بڕانەی کە بەرهەمیان هێناوە لە قەبارەی بەروبوومێکی نۆرماڵ زیاترە. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆ بازەوە دەکەین کە وەزارەتی کشتوکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند پاڵپشتی ئەم جوتیارە نمونەیانن بۆ ئەوەی کە هانیان بدەن هەتا داهێنانی زیاتر بکەن تا بەروبوومی باشتر و ناوازەتر بخەنە بازاڕەوە لە هەمان کادا تا چەند هەر حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە ڕێگر بێت لە هێنانی هاوردە و بەروبوومی وڵاتانی دراوسێ بۆ ئەوەی کە بەروبوومی هەرێمی کوردستان ساغ بکرێتەوە. ئەمە دواتر گفتوگوی لەسەر دەکەین و جوتیان یەکێک لە جوتیارە نمونەیەکان لە لای ئێمە میوان دەبێت و گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. یەکێکی تر لەو تەورانی کامڕۆ گفتوگوی لەسەر دەکەین باز لە زیانە تەندروستیەکانی ئاژەڵی بێلانە دەکەین بۆ سەر مرۆڤ. ڕۆژانە دەبینین لە کوچە و کۆڵان و شەقامەکاندا چەندین ئاژەڵی بێلانە دەبینرێت و بوونی هەیە. زیانە تەندروستیەکانی ئەم ئاژەڵە بێلانانە بۆ سەر مرۆڤ چییە؟ ئەگەر بە دیاریکراوی باس لە سەگ بکەین ڕۆژانە دەبینین بە تایبەت لە گەڕەکە تازەکاندا لەو گەڕەکە تازانەیە ژمارەیەکی بەرچای خو ژمارەیەکی زۆر لە سەگ دەبینێت کە بێگومان ئەمەش زیانی تەندروستی هەیە بۆ سەر مرۆڤ. زیانە تەندروستیەکانی چین؟ یەکێک لەو نەخۆشیانەی کە هاوبەشە لە نێوان مرۆڤ و لە نێوان ئاژەڵە ئەگەر بە تایبەتی باس لە سەگ بکەین بوونی نەخۆشی هاریە. دواتر باز لە نەخۆشی هاری دەکەین. بزانین نەخۆشی هاری چییە؟ هاوڵاتیان چۆن سەگێکی سەرجادە یاخود دەرەوە بناسنەوانێک کە ئەم سەگا تووشی نەخۆشی هاری بۆ زیاتر پێویستە خۆیانی لێ بپارێزین بۆمە بەسەش دواتر پزیشکێکی ڤێتەنەری لەگەڵ ئێمەدا میوان دەبێت و گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە و زانیاری زیاترمانایەتێ. یەکێکتر لەو تەوەرانی کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین و دەبێتە تەوەری یەکەمی پرۆگرامەکە و دەستپێکی پرۆگرامەکەیە باز لە هیوا و ئاواز دەکەین باز لە گەشتبینی و ڕەشبینی دەکەین. بێگومان هەرێک لە ئێمە بە درێژایی ئەم ساڵ ئەگەر بە نمونە باسیکەین یاخود ساڵێک کە تێپەڕ دەکات ڕەنگە کۆمەڵێک هیوا و ئاواتی هەبوو بێ لەو ساڵەدا نەیتوانی بێ بهێنێتە دی کەواتە چی بکات و چۆن هەوڵ بدات بۆ ئەوەی کە لەو ساڵی کە بۆی دەچێت یاخود بڵین لە ساڵی ئایندەدا چۆن بتوانێت ئەو هیوا و ئاواتانی کە خۆزگەی پێخواستۆ بتوانێت بهێنێتە دی و لە هەمان کاتدا ئایا ساڵ یاخود تەمەن دەبێتە پێوەەر بۆ تواناکانی مرۆڤ یاخود نا. تەمەن و ساڵ کە لە کەسێکدا هەیە یاخود تەمەنێکی بەڕێ کردووە دەکرێت بکرێتە پێوەەر بۆ ئەوەی کە بڵێن ئەم کەسە بێتوانایە چ لە ڕووی جەستەیەوە بێ چ لە ڕووی دەرونیەوە بێ و لە هەمان کاتیشدا یاخود بە پێچوانەوە ئەو کەسانەی کە تەمەنێکی کەمیان هەیە بە کەسێکی ئەکتیف ناویان ببرێت و کە توانای جەستەی و توانای دەرونیەکانی زۆر باش بێ یاخود ئەمەش پێچوانەکەی دەتوانین بڵێن ڕاستە. ئێمەمانێ بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی و میوانداری ئارام میرزامان کردو کە بە ڕێزیان توێژەری دەرونین و لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک ئارام سڵاو لێبێ و بەیانیت باش. بەڕێزی سڵاو لە بەڕێز. زۆر سپاس و ئامادەبوونی بەڕێزت. کاک ئارام ئەگەر سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم وا خەریکە وردە لە ساڵی نوێ نزیکە بینەوە ساڵی 2020مان بەڕێکە کە ساڵی ئەگەر بەگشتی باسیکەین ساڵێکی ناخۆش بوو ساڵێکی قەیراناوی کۆرۆنا قەیرانی دارایی هەبووە بەڵام ئێمە چی بکەین یاخود پێویستە چۆن هەنگاو بنین بۆ ساڵی داهات و بۆ ساڵی 2021 بە دڵنیاییەوە کە باس لە ئەمڕۆکەین یا با بڵێن لە ساڵی 2020 دەکەین وا خەریکە چینە ساڵێکی نوێوە هەر بە هەمان شێوەی چۆن من ئەمڕۆ کۆمەڵێک کێشەم هەیە بە هیوام سبەینێ کەیەت کێشەکانم بتوانم چارەسەری کێشەکان بکەم ئەمە پێویستی بە دەروونێکی تەندروستی مرۆڤە بۆ ئەوی بتوانێت گەشتبینانە تەماشای داهاتووی بکات. ساڵی نوێش بە دڵنیاییەوە داهات
ساڵێکی داهاتووە ئەم ساڵیش ئەبێتە ساڵێکی ڕابردووەکو بە ڕێزیشتان باستان کرد ساڵی 2020 لێو لە قەیران هەموو قەیرانەکان بەرۆکی زۆربیان بەرۆکی هەموو دنیای گرت قەیرانەکانیش زۆربەی زۆریان ئابووری بوون ئابووریش با بڵێن ژێرخانی هەموو مەسلەکانە پێویستی بە دەروونێکی زۆر تەندروست هەیە بۆی بتوانێت لە قەیرانەکان خۆی قوتار بکات ئەجینا کەمی یا زۆربەی زۆرمان لە 2020 تووشی نەهامەتیەک بووینە تووشی ڕەشببینیەک بووینە بەڵام گرنگ ئەوەیە مرۆڤ لەگەڵ دەرونی خۆیان مامەڵەیەکی تەندروستی مرۆیی بتوانێت بکات بۆ ئەوەی لە ناو ڕەشببینیەکانە گەشتبینی بدۆزێتەوە ئەمە زۆر گرنگە بۆ مرۆڤ بە دڵنیایە هەموو مرۆڤێ بەداخۆ ناتوانێت ئەم کارە ئەنجام با لەبەرەوەی هەموو نەهامەتیەک کە لە دەرەوە ڕوو دەدات لە ناخمانە تەرجمە ئەکرێت ئەو تەرجمەکردنە دەرهاوێشتەکەی لە تەندروست لە دەروونێکی تەندروستە دەرهاویشتەیەکی ڕۆشن و جوان و مرۆیی ئەبێ کە هیوا بڕ نییە کە بە ئاواتەوەیە هێشتاش هەر هەوڵ با توشتەکان بە ئەنجام بگەێنێ بگا بە ئاواتەکانی بە پێچوانشەوە هەموو کەسێکی ڕەشببین بەداخەوە ئەمەیان پێویستی بە چارەسەرە هەڵبەتە چارەسەری دەرونی ئەجینا بە ڕۆژی تازە سبەینێ بێت سبەینێ تاوانبار نییە گەر من هەر ڕەشببین بم سبەینێ وەکو ڕۆژ وەکو کات کەسەکە خۆی کەسەکە خۆی تاوانبارە تاوانەکەش هەمووی لە دنیای نائاگایە ڕوەدا گرنگ ئەوەیە مرۆڤ بزانێت کە بزانێت کە ڕەشببینەوە هەوڵباک خۆی گەشتبین بکات کە گەیشتە ئەو کۆناغا هەموو کاتێک ئەتوانێت چارەسەری مەسەلەکە بکات. بەڕێستان باستان لەوەکە کە گەشتبینی و ڕۆژبینی کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤەکە ئەم گەشتبینی و ڕۆژبینیە ئەگەر بە شێکی گشتی باسیکەین کاریگەری تەنها لەسەر دەرونی مرۆڤەکە یاخود کاریگەری لەسەر ئاکارەکانیشی هەیە بە دڵنیاییەوە ئاکارەکانیشی هەر بە هەمان شێوە کاریگەریەکی ڕاستەوخۆشی نەبێ هەندێک جار ناڕاستەوخۆ هەر کاریگەری خۆی هەیە گرنگە ئەوە بزانین گەشتبینی خۆی لە خۆیان کلیلی کردنەوەی دەرگاکانە بوارەکانە ئەوێ گەشتبینی تۆ ئەم بوارە لێدا ئاخرێ چیت مجموعەیە بواری کە ئەتوانی بۆ خۆت دابین بکەیت ڕەشببینی بە پێچەوانەوە بوارەکانیش کراوەیە چون ڕەشببینە مرۆڤ لایەنە خراپەکەی لێکەداتەوە لایەنی سەرنەکەوتنی لێکەداتەوە لە شوێن خۆی قەتیس ئەمێنێ و وای لێ دێ هەندێک جار ژیانی لێ تاڵە بێ ژیان لەزەت و چێژەکانی نامێنێ لە لای کەسێک کە بێت سوودیش ناتوانێت بگەێنێ بە کەسی کە بۆ لەبەرەوەی سوودی بۆ خۆی نییە خۆی وەستاوە خۆی قەتیسە بە دڵنیایەوە ئەوانە هەمووی کەواتە هیوا و خواست و گەشتبینی کە هەمیشە بەیەکەوە باس دەکرێت هیوا و خواست بە بێ گەشتبینی نابێت کەواتە گەشتبینی هۆکاری سەرەکیە بۆ گەیشتن بە هیوا و خواستەکان بە دڵنیایەوە مرۆڤ ئەگە گەشتبین بوو ئەتوانێت هیچ کات بێ هیوا نەبێت هیواکان ژیان خۆی با بڵێن ناوەستێت بە دیار کەسەوە ژیان خۆی تێدەپەڕێت ئەو تێپەڕبوونە وا لە مرۆڤ دەکات ناچار نکات ئەگەر ئاستی ڕۆشنبیریم تا ئەو ئەندازەیە بێ کە خۆم پەیوەندیەکی پتەوی چاکم لەگەڵ دەرونی خۆما هەبێ وا لە من ئەکا هەوڵ بەم لەگەڵ کاتا بڕەمە پێشەوە وام لێ ئەکا ڕەشببینیەکانم کەم بێتەوە هەڵبەتە گەشتبینیەکی لە ڕادەبەدەریش کێشەیە ڕەشببینیەکی کەمیش چاکە ئەمە دەروناسی تازە ئەمەی دۆزیوەتەوە چۆن بەڵێ زۆر گرنگە ئەمە بتوانین بە شێوەیەک باسی بکەین کە لەکتری تێبگەین وەختێک تۆ گەشتبین بیت هەموو شتێ بڵێ سەرەکەوم ئەبێ هەڵە دوای هەڵە توشتە بێ و تۆ جۆش نایتێ بە هەڵەکە هەر تێ ئەپەر قەیناخە ئەبێتە لە خۆبایی بوون بیزەبت لە خۆبایی بوونێک دروستە بێت لەو کەسەیە کاتێک لەو سەرەوە
سەر هەڵەیات ئیفلاسی کردووەگە ناحی ئابووری بێ ناحی دەرونی بێ لێ بۆتەوە ئیتر چیتر ناتوانین لەسەر پێ خۆی ڕاوەستێ ئەوەنێ لە پڕ تووشی ئەزمەیەکە بێ ڕێک وەکو گەر لە نمونەیەکی ئابووری لە عێراقا بێنینەوە عێراق دۆلاری ڕاگرتە بوو دۆلاری ڕاگرت و بە چی ڕایگرت بوو بە اقتصاد ڕای نەگرت بوو بە بەرهەم ڕای نەگرتە بوو بە پیشەسازی ڕای نەگرتە بوو بە فێڵ ڕایگرتە بوو چۆن ئێخستا بازار ڕای فرۆش بە هەشدا وەنیە تۆش مەجبوروی ناتوانانی بەرزیکەیتەوە ئێستا وەتانەی فرۆشێ کەوتە خوارێ بۆ لەبەرەوەی بە چارەسەرێکی اقتصادی ناجۆر نادروست دۆلاری ڕاگرتە بوو بۆیە لە پڕەوەتانە مەبەست چیە مەبەستمەوەیە ڕەشببینیش تۆ لە هەموو وەختێ باسی ژیانەکەین باسی هەر قۆناغێک لە قۆناغەکانی ژیان باسی هەر پرۆژەیە کاتەوێت دەستی بیتێ و دەستی پێ بکەی مەحاڵە بگەیتە لە 100 سەرکەوتن و مەحاڵە بگەیتەوەی لە 100 ژێرکەوتن ئەو کەسە ڕەشببینە لە ڕاستیدا کەوا ئەزانێت لە 100 ڕوخێ ئەو کەسە گەشتبینێکی لە خۆباییە کەوا ئەزانێت لە 100 سەرەکەوێت بۆیە لەو نێوەندەدا تا عقل ئاستێکی بەرزترا بێت تا ئاستی ڕۆشنبیری مرۆڤ بەرزتر بێت لەو نێوەندەدا چارەسەر ئەدۆزێتەوە لە نێوان ڕەشببینی و گەشتبینیە بە مەلاین چارەسەر هەیە بێژمار ناتوانانی بیژمێری هەر یەکە بە پێی ئاستی سەقافی خۆی ئاستی ڕۆشنبیری خۆی چارەسەرێکە دۆزێتەوە کە گرنگ ئەوەیە خۆی ڕازی بێ کە ڕازی بوو کە دەستی کرد بە پرۆژەکە ئەمە گەشتبینیە لە ژیانە بۆ کەس نییە پێرفێکت بێ کەس نییە گەیشت بێ بە قیمەی بێ هەڵەیی هەڵەکان چەند جوانن لە عقلێکی تەندروستە هەڵەیەک تۆ دووبارەی نەکەیتەوە دەرسی لێوەرگری بۆ جاری داهاتوت کاتە مرۆڤ پێویستە لە ژیانیا هیوای هەبێ و یاخ بڵێ بە هیواوە بژی بێ ئومێد نەبێت بێ هیوا لەزەت و تامی چێژ ئەسەن ژیان واتای نامێنێ تۆ بێ هەمیشە هیواتە بێ لە بەڕێز نمونەی کە زۆرە تۆ بڕۆ کەسانی کە حکم دراون ئەبەدی باشە هەتا تا لە سیژدایە کەچی بە هەندێکیان گەشتبینن ئیشەکەن و شت دروستەکەن و دەموچاوێکی بەشوشیان هەیە و ترەوە لە ژوورێک بێ تا لەوێش بمرێ هێشتا گەشت کەواتە مەسلەی گەشتبینی و ڕەشببینی لە ڕاستیدا فاکتەرە دەرەچیەکان کاریگەریەکی ناڕاست و خۆیانەیە ئەوە فاکتەرە ناوچەکانی ناو منە خودی کەسە بایی چەند گەشتبین و بایی چەند ڕەشببینم چون بۆچی تۆ واقع ئەبێوەکو خۆی وەرگریتر واقع گرانی بوو هەرەوەیە چی لێکەیت تۆ بێ گەشتبین بیت ئەگەریش دەوڵەمەنی بێ هەر نمونەیەکی کە لە دەرەوەی زیندانەکانە ئێمەمانان با بڵێن هەندێکمان گەشتبینین و هەندێکمان ڕەشببینین ڕەشببینەکە بۆچی ڕەشببینە ئەینی هەموو بوارەکانی وەکو من لە بەردەستایە ئەگەر من گەشتبین بم وەکو من هەموو لە من لەوانەیە بتواناتر بێ لە من لەوانەیە گەنجتر بێ لە من لەوانەیە بە پارەتر بێ ئەمانە هەمووی وای لێ کەچی ڕەشببینە کەواتە نمونەیەکی کە ئەوانەی کە خۆیان نەکوژن خۆ هەمویان هەژار نین درستە منتەهای قمەی ڕەشببینی خۆکوشتنە بۆ لەزەکانی ژیان نامێنێ بۆچی بژیم کەواتە هەموو مەسەلەکە لە ئەسڵی مەسەلەکەیان لە ناخی کەسەکە لە سەرەتاوە دروستبوونەکە لە ناخی مرۆڤەکەیان دروست کراوە بەهۆی سیستەمێکی پەروەردەی سەقەتەوە باشە لە کۆمەڵگەکە بێ یا لە خێزانەکە بێ گرنگەوەیە دەروونێکی دروست کردووە کە دڵی بە خۆی خۆش نییە دڵ بە خۆ خۆشکردن وەکو مرۆڤ یەکەم دەرگای گەشتبینیە کاتەوە بەس بکە من دڵم بە خۆم خۆش نەبێ لە جارێ خۆم لوتی خۆم بە زل بزانم و جارێ خۆم بە ناشرین بزانم و لایەکیکەوە خۆم بە فەقیر بزانم لایەکیکەوە هیچ نەزانم لە دانیشتنیێکە کەس منی قبول نەبێ کە دوو قسەی معقول بکەم ئاستی سەقافەتیم کەمێ بێ قەناعەتی و هەمیشە هەر خۆم بە برسی بزانم و ئای وەڵا بەیانی وام لێ دێ بەیانی مناڵەکەم لە برسام لێ واوە ئەمانە هەمووی لە ناخا دروستە بێ لە دەرەوە دروست نابێ باشە کاگارم کەواتە ساڵ تەمەن
ئەم ساڵ و تەمەنە دەبێتە پێوەەر بۆ تواناکانی مرۆڤ ئەگەر لە ڕووی گەشتبینیەوە بێ لە ڕووی ڕەشببینیەوە بێ لە ڕووی هیوا و ئاواتەوە بێ یاخود لە ڕووی بیرکردنەوە دەرونیەکان بێ یاخود جەستەییەکان بێت ئەمانە هیچ کاریگەری هەیە تەمەن یاخود ساڵ هیچ کاریگەری هەیە دەبێتە پێوەەر بە دڵنیایەوە یەکێک لە فاکتەرە هەرە گرنگەکان کە کاریگەری لەسەر مرۆڤ هەیە تەمەنە لە هەندێک تەمەنی مناڵیە بۆ نمونە مناڵ دەروونناسی ئەوەی سەلماندووە کە هەموو مناڵێک لە تەمەنی مناڵێکی تەندروست ئەگەر جوان پەروەردەکرا لێ نەدرابێ ئەگەر نەترسێنرابێت چی وا ئەزانێ هەموو دنیا بۆ ئەو دروست کراوە کەوا بزانێ هەموو دنیا بۆ چاوەڕێی خزمەتە لە دەوروبەر خزمەتی بکەن بۆ بەروی وازە ئاغایە وازانێ هەموو دنیا بۆ ئەو دروست کراوە تەنانەت دەروونناسی ئەوەی لە وەختی پەڕینەوەی سەرجادەیە بێ ئاگال لە مناڵ بێ زۆر ئەو وازانە سیارە ئازاری نایە قەت تەسەوەر ناکە سیارە لی باو بیکوژێ یا بریناریکە یا عەزێتی بە وازانێ هەموو دنیای ئەوە هەموو دنیا بۆیە بێ ئێمە ئاگامان لێبێ لە وەختێ کە مناڵە پەڕێتەوە مەبەست چییە لە قۆناغی هەرزەکاریە کۆمەڵی ریسۆس لە گیانایەتی کۆمەڵە هێز و توانا لە گیانایەتی ئەوێ دەربێ ئەبێ بێتە دەرێ ئەبێ خۆی ئیسپاتکە ئەبێ خۆی بسەلمێنێ کە منیش مرۆڤم کە منیش ئەتوانم ئەوە بکەم ئەتوانم ئەوە بکەم لە هەموو بوارێکە خۆی تی هەڵەقورتێنێ ناقی نییە لە بەرەوەی لە ناخایە لە ناخە لەو تەمەنی هەرزەکاری با بڵین چەند جوانە ئێمە ڕێزیان لێ بگرین بۆەوەی خۆی بدۆزێتەوە کە تۆ خۆت هەڵقورتانە هەموو بوارەکان لە هەرزەکاریە بەبەستەوەی ئەتوێ خۆ بدۆزیتەوە ئەبێ ئێمە هەمومان یارمەتی بین بۆ خۆ دۆزینەوەی بزانین لە چ بوارێک ئازیرەکە بۆی چێ اختصاص لەو بوارەیە وەربگرێ لە تەمەن تا بەرەو ژوور بڕوا تا ئینسان بەرەو پیری بڕوات بە دڵنیاییەوە هیوا ئاواتەکانی کەمە بێتەوە بۆ لە بەرەوەی توانای جەسەدی و توانای ڕۆحی و توانای فکریەکانی هەمووی کەمەکات قەناعەتی زیاترە بێ کەواتە پیرێک گەشتبینترە لە گەنجێک ئەگەر بوارەکان نەڕەخسابێ لە بوارێکی وەکو ئەمڕۆی پیرەکە گەشتبینترە لە گەنجەکە ئەمە ئەبێتە هۆکارێک بۆی کە زۆر جارە بینین لە ناو گەنجەکانە خۆکوشتن زیاترە وەک لە پیرەکان بەدڵنیایەوە لەو خۆکوشتن عادەتەن زیاتر ئەکەوێتە ئەو قۆنا حتا سەرهەڵدانی نەخۆشیە دەرونیەکان با بڵێن با نەیخەینە ئاخر قیمەی ڕەشببینیە و باسی خۆکوشتن بکەین لەکوێ سەرهەڵەیە لە مرایق لە هەرزەکاریە تەمەنی هەرزەکاری وەکو پێم وتی کۆمەڵێ هێز و توانا و قدرەتی مرۆیی لە گیانایەتی ئەوێ دەری بخە ئەوێ خۆی بسەلمێنێ ڕێگرە فاکتەرە دەرەچەکان ئیتر چ دایک و باوک بێ چ سیستەمەکە بێ هەموو فاکتەرە دەرەچەکان ڕێگرن لەوە ئەی خنچێنێ ئەو ئارەزوو ئەو توانا و هێزە کە خنچێنرە خۆی تەقێتەوە دروستە دەروون ئەتەقێتەوە دەروون کە تەقایەوە مرۆڤ سەری لێ تێگەچێتتر لە قیمەی نەهامەتیا بەخۆ کوشتن باشە کاگەرە ئێمە ڕۆژانە ڕەنگە زۆر جار ڕوبەڕیەوە بین و یاخۆتەی بینین کە کەسی وا ئەبینی تەمەنێکی بەڕێ کردو یاخۆ بڵێ تەمەنی هەیە بەڵام بە ڕوخسار گەنج دەرەکەوە بە پێچوانەشەوە هەیە تەمەنی گەنجە بەڵام بە ڕوخسار گەورە دەرەکە خۆ پیر دەرەکە ئەمانە هیچ باگراوندێکی دەرونی لە پشتەوە هەیە یاخود دەبێتە هۆکار بەوەی کە ئەم کەسە بەو شێوەیە دەرکێت بەدڵنیاییەوە تۆ لە ئێستاوە تاقیکەرەوە ئەو بەسە ڕکوێندی تۆ ناکەەوە بکەیت چاوە چرچ سەیری شتەکان بکە بە ناخۆشیەوە لە پڕ دەموچاوە چرچە بێ بە دڵنیایی کەسەکە بەدەست خۆیەتی هەڵبەتە لە ستاسەت نا یەکێکە لە فاکتەرەکان یەکێکە لە هۆکارەکان هۆکارە دەرونیەکان وەختە تۆ گەشتبین بیت بە دڵنیاییەوە درنگتر ئینسان پیری پێوە دیارە بێ تەمەن ناتوانانی بگۆڕی وەکو وتمان کات ڕوا من ئەگەر 6 ساڵم 6 ساڵم ئیتر 50 بنوێنم و 70 بنوێنم بە هەمان من 6ەکەم ئەوە ناتوانانی دەستکاری ئەویان بکەیت لە بەرەوەی ئەوە فاکتەرێکی گشتگیرە کە هەمومانی تیا بەڕێ ئەکرێ بەڵام بە دڵنیاییەوە هەموو فاکتەرە دەرونیەکان لە دەرونێکی تەندروستە کە تۆ کەمتر کە تۆ ئازارە دەرەکیەکان هەوڵدەی چارەسەریان کەی نەک ئازارت بات بە دیارەوە دانیشتی بە دڵنیایە بە دیارەوە دانیشتی سیستەمی
فکرت ناتوانێت کار بکە بیر و بۆچوونەکانت هەمووی پڕە لە ڕەشببینی کە ڕەشببین بووی ناوێری هەنگاو بنەی کە هەنگاو نەنا هەمووی لە خۆتا ئەتوێتەوە ئازار لە خۆتا بتوێنیتەوە بە دڵنیایەوە زووتر پیرەبی ڕەنگە هەر پێش 50 ساڵی تووشی کۆمەڵە نەخۆشی بیت کە هۆکارەکەی دەرونیە بۆ نمونە ئازاری مەعیدا گەدە قورحەی گەدە ینی بڵێ برینی گەدە ئەمە هەم لە سەتا ینی ڕێژەیەکی زۆر زۆری ئەکبێتە هۆکاری دەرونی هەر بۆ نمونە خۆمان چەند جار ڕۆژی خەفەتێکی زۆرمانە بوو بێ ئازارێک لە مەعیدەمانە دروست بووە. کاکارام جگە لەلایەنە دەرونیەکە بڵێ فاکتەری دەرونی کارکردنی ڕۆژانانێ کەسێک کە کارکردنیان قورسە ئەم کارکردانش کاریگەری هەیە لەسەر ڕوخساری مرۆڤەکان بە دڵنیایەوە تۆگە لە ژوورێکی فێنک و کاری بەڕێستان مەسەن بە دڵنیایەوە جیاوازی هەیە لەگەڵ کاری کرێکارێکە لەبەر هەتا و لەبەر سەرما و کارەکات ئەمە بە دڵنیایەوە پێستی ڕەنگە پێستیەوە ئەستورتر و زیاتر بەرگە بگرێت بەڵام هێشتاش معنایەوە نییە ئەو زووتر پیرە بێ بۆ لەبەرەوەی هێز و تواناکانی ماسوولکەیی بەکار ئەێنێ ئێمەمانان کە لە سێبەرا کارەکەین و لە کۆنتورە و لە مەکتەبێکمان هەیە ئیشی تیاکەین ئەمە بە دڵنیایەوە فکرمان ئیشەکان زیاتر وەک لە جەسەدمان ئەوانەی کە بە جەسەدی کارەکەن بە دڵنیایەوە زووتر پیرە بن شتێکی زۆر ئاشکرایە و باشترین شتیش وڵاتە پێشە سازیەکان ئێستا کرێکاری کلاسیک نەماوە ئەو کرێکاری خۆمان بلۆکەیە بە شانیاوە ڕۆ شتان نەماوە خانوویەک دروستەکەن بە پەلە بە دوو ڕۆژ هەمووی حازرە مەسم بۆ نمونە بۆ هیواین لای ئێمەش پیشەسازی دەست پێ بکات هەر لەسەر بابەتی هیوا و خواستەکە تا چەند گرنگە ئەو هیوایی کە خوازیاری یاخود ئەتەوە هیوایەت بێتە دی واقعی بێت یاخود بڵین بابەتێ بێت کە مەحاڵ نەبێ بۆ نمونە ئەگەر بە نمونێ باسیکەین خوێندکارێکی وێژەیە بێوێ ببێتە کۆلێژ بچێتە کۆلێژی پزیشکی ئەمانە کاریگەری هەیە لەسەر هیوا و ئاواتەکان بۆ هاتنەدی بە دڵنیایەوەمانە ئاستەنگن مرۆڤ بۆ خۆی دروستیەکە خۆی بۆ خۆی دروستەکە وەختێ تۆ چویتەتە بەشی زانستی بۆت نییە بۆ نمونە ببیتە پارێزەر ئەگەر نەیەڵن ئێستا یاڵتەوان یا بە پێچوانەوە نمونونەکەی تۆ جوان بوو تۆ لە وێژەی تاوت کردەوە تۆ بیتە دکتۆر دکتۆری پزیشک باوڵێ بە دڵنیایەوە ئەمە مەحاڵە بەس ئەمە بیانوویە کە مرۆڤ لەگەڵ خۆیان دروستیەکە خۆی بۆ خۆی دروستەکە خۆی گەورە وڵای حەزم لە مەحامەتی نەبوو خۆزگە من وایە دکتۆر و هەر خەتای نازان فڵان دەرەجە بوو قەلە لە سێ کە تەواوم کرد نازان چی نیانێش بچمە زانستی و باوکم کاریگەری و مامە منازان ئەمە هەمووی بیانووە مرۆڤ بۆ دەرونی خۆی بۆچی وەختێ من لەگەڵ خۆمان ڕازی نەبووم بە ژیان وەختی خۆم ڕەشبین بووم و نەشزانم لە دنیای نائاگاما بێ ڕەشبینیەکە نەزانم خەتای خۆمە بە دڵنیایەوە تاوانەکەی چشمە سەر توێە ئەڵم تۆ پرسیارەکەت خراپ بوو من توانی وەڵام بمەوە لەم بەرنامەیە خۆم نایزانم جای خەمە سەر تۆ خەمە سەر ئینارە خەمە سەر کامێرەمانەکە خێتە سەرێکێکی تر نیە تاوانەکانی شێشی بەسەر دایک تا بەسەر باوک تا بەسەر دەراوسێکە تا بەسەر نەبوونیە بەسەر ئەنوە شکاڵ فاکتەر هەیە لە دەرەوە بۆەوەی تۆ بیانووی پێ بگرێ ئەمە بیانووە مرۆڤ بەخۆی ئەگرێ ئەوە هینە با بڵێن میکانیزمەی بەرگری پێڵێن زۆرن ئەو میکانیزمە بەرگریانە بە ئاشکرایش لە کەسێک بۆ کەسێکی کە دیارە میکانیزمە بەرگریەکان هەمووی هەوڵێک کە بۆ شاردنەوەی ئەو ئازارەی کە لە ناخمایە و پێی نازانم بۆ ڕقم لە فڵان کەس لە خۆیەوە چۆن ڕقل لەو دەمو چاوەیە بۆ نمونە نازانم بۆچی فڵان کەسم خۆشەیە لە خۆیەوە فعلا بجار وای عاشقی عاشقی بەعزت دەموچاوە بێ لە خۆیەوە بەبێ ئەوەی بزانێ بیر و ئاڕم چۆرە فکری چۆرە ئەژی لەگەڵە لاژی لەگەڵە توارێ بۆ نمونە ئەمانە هەمووی کۆمەڵە ئازارێکن لە ناخی مرۆڤدا زووتر لە تەمەنی مناڵیە بەهۆی سیستەمی پەروەردەی سەقەتەوە دروست بووە لە شوێنێکە شاراوەیە لە ناخمە خۆشم پێی نازانم باشترین شتەوەیە بە مەحزیەوەی کە مرۆڤ زانی ئازارەکە لای خۆیەتی و بیانوو بە خەڵک نەگرێ بچێت چارەسەری خۆی بکە هەندێک جار چارەسەرەکە زۆر ئاسانە بەس بیدۆزێتەوە کارەکەی خۆی چارەسەرەکە هەندێک جاریش پێویستی بە ڕایشکارێکی دەرونیە و
لە قورستترین حاڵەدا پێویستی بە کۆمەڵە دەرمانی شەبچێتە لای باشە کاگەرم هەروەک ئەوترێت کە هیوا و ئاوات پەیوەندیکی ڕاستەوە خۆی بە پلاندانانەوە هەیە کەواتە پلاندانە چ کاریگەریەکی هەیە لەسەر هاتنەدی هیوا و ئاواتەکان پێویستە ئەم کەسانەیە خۆت هەر یەک لە ئێمە پلانی چی بێ بۆی کە بۆ هیوایی بگات بۆ ئاواتی بکات کە ئاواتی بۆ خوازێت پلان زۆر گرنگە هەر یەکەم پرسیاری بەڕێستانە گەربیری لێ بکەیتەوە کە ئەگەر لە بیرە مابێکەوەتت بۆ ساڵی داهاتوو چۆن بە هیوای ئەوە خۆی بەرنامەیە کاڵێن ساڵی داهاتوو یعنی بن لە ئێستا خۆی وە ئامادەکردنی بەرنامەدانان منە بێ وا بکەم ئەبێ وا بکەم ئەبێ فلان ژوور لە خانەکەما دروستکەم ئەبێ فلانشت بڕوخێنم فلانشت چاکەم موچەکەمە بێ بەوەنە تەمەنمە بێ بەوەنە مناڵەکەمە بێەوە ئەمانە هەمووی بەرنمەیە بەرنامەش شتێکە کە ئێستا بە تیۆری دایانێن بۆ داهاتووە بەبێ بەرنامە مرۆڤ کاتێک بڕوای بە بەرنامە نییە کە ڕەشبین بێت هەربێنەوە سەد گەشتبین و ڕەشبینێگە کاتێک بڕوای بە بەرنامە نییە کە ئاستی هۆشیاری نزم بێت کە بڵێ ژیان خۆی ڕوات کەواتە ئاستی هۆشیاری تاکەکان کاریگەری هەیە لەسەر دانانی پلان بەدڵنیاییەوە مرۆڤ تا هۆشیار بێ هۆشیاری من بە هۆشیاری بۆ معنایە ناڵم بڕۆ ڕۆژی دەکتێب بخوێنەرەوە لە فیزایە زیرەک بە ئەوە جیایە ئەوە بوارێکە خزمەتی خۆیەکە و خزمەتی بوارێک تا من ئەڵێم لە ژیانە کتێبەکانی مەسەرەن تۆ بچی کۆمەڵێشت بخوێنیتەوە کە دەربارەی ئەزمموی خەڵکەکە چیان کردووە چیان نەکردووە چۆن بژیم چۆن سبینێ وەختێ موچەکەمە بێ بە نیوە چ بەرنمەیەکم هەبێ بۆەوەی کەمتر پێمەوە دیار بێ لەلایەکیکەوە چۆن هەوڵدەم ئیشێ بدۆزمەوە بۆەوەی قەرەبووی ئەم کەم و کورتێ بکەم ئەمانە هەمووی کۆمەڵە بەرنمەیەکی بەرنمەیەکن لە دەروونێکی تەندروست و فکرێکی فکر و هۆشیاریەکی بڵندا سەر هەڵەیات بە دڵنیایەوە بە پێچوانەوە مرۆڤ زیاتر بەرەو ڕەشببینیە ڕوە زیاتر ژیانی لا تاڵە بێ بە تایبەت گەنجان کە بێ سیستەم زۆرتر ئاورە لەبار کاکارام هەلومەرج بارودۆخ هیچ کاریگەریەکی هەیە لەسەر سەرکەوتنی پلان تۆ کاتێکە پلانێکت هەیەتەوێ ئەو پلانە جێبەجێ بکەی بارودۆخێکی نەخوازراوێتە پێشەوە ئەمە ئەتوانێت پلانەکە لێ تێکبات ڕێگر بێت لە ئەنجامدانی ئەو پلانەیە کە دادناوە بەڵێ بە دڵنیاییەوە ئەتوانێت کەم یا زۆر کاریگەری خۆی هەیە بەڵام مرۆڤی هۆشیار مرۆڤی دەروون تەندروست مرۆڤی ئاست باڵا لە ڕۆشنبیریە پێشتر حسابی بۆش کردووە وڵاتەکان بۆنە دەوڵەتەکانمان ئێمە وەختی ئیفلاسمان کردی ئیفلاسی کرد ناتوانێت موچە بە بۆ بەرنامەمان نەبوو پێشتر کۆمەڵێ پارەیان نەخستە لاوە وەکو وڵاتانی ئەوروپا مەسە من لە تەلەڤیزیۆنی سویدی لەم بینای جۆم لێ بۆڵێ پارەی ئەوەنە ساڵمان داناوە لە ئەزمەکانە بتوانین دەرەقەتی بین نەرویج لەبەرەوەی دەوڵەمەنە و نەوتێکی زۆری هەیە وەکو من بیستومە پارەی 200 ساڵی داناوە بۆ میلەتەکەی لە حاڵەت 200 کاگارە ئەمە لەسەر ئاستی حکومەت ئێگە لەسەر ئاستی تاک هەمان شێوە من بۆچی باسی گشتێکم کرد چون بەعزێ نەکسە هەیە کە یەتە پێشەوە بەعزێ نەهامەتی لە پڕ بوومە لەرزەیەک دروستە بێ نیوەی شارێک لە ناوەچێ ئەمە کە حسابی بۆ نەکراوە بەڵام ئەبێ حسابی بۆ بکرێ ینی خۆزگە حسابی بۆ بکرایە بۆ لەبەرەوەی ڕوو ئەدا ئەو شتە کۆمەڵێ نەهامەتی هەیە بەرۆکە گرێ بێ ئەوەی تۆ حسابێکە بۆ کردبێ چەند جوانە پێشتر شتێکت بۆ خستبێتە لاوە ئەو پارەی کە هەتا مەسە شتێک بۆ خستن نەک بگاتە ئەو حەدەی تر ڕەشبین بی هیچ نەخۆی بڵێ هەر کۆیەکەمەوە ڕەشبینی چەند ئەوە ڕەشبینیە ئەگەر من بڵێم بە لە موچەکەم مەسەلەن لە سەتادەی هەڵگرم بۆ نەهامەتی ئەمە ڕەشبینیە بەڵ لە ئەسڵا گەشببینیە ڕەشبینێکی جوانە هەر ڕەشبینیش خۆ جوانە من چیڵێم منەڵێم مادام ژیان ئەو پەرداخە ئاوەکەیە کە نیوەی ئاوە و هەمیشە وایە نیوەی بەتاڵە هەمیشە ژیان نیوەی بەتاڵە چونکە پڕ بوو ئیتر واتای نامێنێ ئەتر تۆ چیت ئیتر لە ئینسانیت ئەکەوی هەوڵادەی کە بەعەکسیەوە بەتاڵ بوو خۆکوشتن باشترین شتە بەجددی یاری تر ژیان واتای نامێن بۆیە هەمیشە نیوەی ئاوە و نیوەی بەتاڵە هەمیشە هەوڵەیەین پڕیکەین لە ئاو قەچ پڕ نابێت هەر هەوڵەکە خۆی لە خۆیان
گەشتبینیە جوانیم ژیانە. دەستەکانە خۆش بێ کاگەرە زۆر زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ بەڕێز ئارام میرزا کە بەڕێزیان توێژەری دەرونین و لۆ بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون بۆ هیوایی کە هەموو هاوڵاتیان هەرێک لە تاکە کوردەکە گوێبیستی وتەکانی کاگاران بۆ بێتن و بە هیواوە بە ئومێدەوە بڕوانە داهاتوو. بەڵێ خۆشێستان وچانێکی کورت وەرەگرین و دواتر لە تەوەری دووەمی پرۆگرامەکە لەگەڵتان بەرداوە بین. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ خۆشێستان لە تەوەری دووەمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر زیانە تەندروستیەکانی ئاژەڵی بێلانە بۆ سەر مرۆڤ. بێگومان ڕۆژانە لە کوچە کۆڵانەکاندا لە شەقامەکاندا ژمارەیەکی بەرچاو لە ئاژەڵی بێلانە دەبینرێت. ئەگەر بە دیاریکراوی یاخود ئێمە زیاتر جەخت بخێنەوە سەر سەگ دەبینین کە بە تایبەت لە گەڕەکە تازەکانە ژمارەیەکی زۆر لە ئەم ئاژەڵە بێلانانە یاخود ئەم سەگانە دەبینرێت. ئاخۆ زیانە تەندروستیەکانی ئەم سەگانە ئەم ئاژەڵە بێلانانە چی دەبێت بۆ سەر مرۆڤ؟ نەخۆشیە هاوبەشەکانی نێوان ئاژەڵان یاخود ئەگەر بە دیاریکایی باز لە سەگ بکەین نەخۆشی هاوبەشەکانی نێوان سەگ یاخود ئاژەڵانی بێلانە لەگەڵ مرۆڤدا چین و بە دیاریکراویش ئەگەر باز لە نەخۆشی هاری بکەین کە ئەم نەخۆشیە لە ناو هاوڵاتیانە زۆر ناسراوە بەس ڕەنگە زانیاریەکی تەواویان نەبێت لەسەر ئەم نەخۆشیە کە ئەم نەخۆشیە چۆن تووشی مرۆڤ دەبێت و چارەسەرەکان یاخۆ ڕێگاکانی خۆپاراستن بەو بابەتە چی دەبێت. ئێمە مانێ لەسەر ئەم بابەتە بە وردی گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی میوانداری دکتۆر سعدی ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان پزیشکی ڤێتەنەرین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانەی خۆشەویستەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر سعدی سڵاو لێ بێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. ئەگەر هەر سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەین کە وەک لە پێشێکێکەشا باسم کە لە ئێستادا لە کوچە و کۆڵانەکانی هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی ئەگەر باسی شارێک نەکەین بە دیاریکراوی بەبێ جیاوازی دەبینین ئاژەڵانی بێلانە بوونی زۆرە بە شێوەیەکی گشتی کاریگەری یاخود زیانەکانی زیانە تەندروستیەکانی ئەم ئاژەڵانە بە شێوەیەکی گشتی چی دەبێت بۆ سەر مرۆڤ؟ بەیانیتان باش سڵاو و خۆشەویستیم بۆ جەنابەت و بۆ تەواوی بینەرانی خۆشەویستی کەناڵە ئازیزەکەتان. لە ڕاستیدا قسەکردن لەسەر پەیوەندی ئاژەڵ و مرۆڤ کاتێکی زۆری پێویستە و دەردەشەیەکی زۆرتری دەوێت. لە دێر زمانەوە گەردیقەت دەین پەیوەندیەکی ڕاستەخۆ لە نێوان ئاژەڵ و مرۆڤدا هەبووە و مرۆڤ هەمیشە ویستوێتی ئاژەڵ بۆ سوودی خۆی بەکاربێنێت. جا سوودەکە بۆ وەکو خۆراک و سەرچاوی خۆراک وەکو گۆشتەکە بەکاری هێنابێ یا وەکو سەرچاوی خۆراکی بەروبوومەکەی بەکاری هێنابێ یان بۆ هەندێک کاڵاو شتومەکی تر لە پێستەکەی مووەکەی خوریەکەی بەکاری هێناوە یان لە هەندێک جۆری ئاژەڵی تردا بۆ بار و باربردن بەکار هاتووە. لە هەندێک لە جۆرەکانی ئاژەڵی تردا وەکو سەگ بۆ پاسەوانی زۆرجار مرۆڤ ویستوێتی سوود لەو ئاژەڵە وەربگرێ. بەڵام بەداخەوە مرۆڤ زۆر جار سووی ئیسیفادەشی کردووە لە ئاژەڵ و ئەو کاتێک کە پێویستی پێ نەبووە بە شێوازێکی نامرۆڤانە و بە شێوازێکی کە بێویژدانانە مامەڵەی کردووە لەگەڵ ئاژەڵدا.
مەوزوعی ئاژەڵی بێلانە یان ئەوەی کە پێی دەوترێت سترێ ئەنیماڵ هەر لەوە هاتووە کە وەختێک مرۆڤ پێویستی بۆ ئاژەڵە نابێنێت بەرەڵای کۆڵان و کوچەکانی دەکات و پاشاگەردانیەک ڕوودەدا لەنەوە ئاژەڵانەوە بێسەرپەرشتیار دەمێنەوە و دووچاری چەندەها گرفتی تەندروستی بۆ خۆیان دەبنەوە دوجار گرفتە تەندروستیەکان بۆ مرۆڤش دەگوازرێتەوە. لە ئاژەڵی بێلانە ئەگەر سەگ بە نمونە وەربگرین لە ڕاستیدا ئێستا بووە بە دیاردەیەک لە تەواوی شار و شارۆچکەکان و من پێم وایە نەکە لە هەرێمی کوردستان لە زۆربەی وڵاتانیش ئەم دیاردەیە هەیە بەتایبەتی لە وڵاتانەی کە تازە پێگەیشتون یان لە قۆناغی ڕاگوزەردان یان بە شێوازێکی تر بڵێن حتا ئەو وڵاتانەی کە نادیموکراسین زیاتر کاریگەری ئەو عقلیەتە لەسەر پەیوەندی مرۆڤ و ئاژەڵیش زۆر دروست بووە. ساگ یەکێکە لەو ئاژەڵانەی کە سەرچاوی زۆر لە نەخۆشیانن کە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە کە پێیان دەگوترێت زوونۆتیک دیزیزەکان زیاتر لە 150 نەخۆشی هاوبەش لێنەوەن ئاژەڵ و مرۆڤدا هەیە بەڕاستی. هەندێکیان پێش ئەوەی کە سەر جۆری نەخۆشیەکانی نێوان ئاژەڵان و مرۆڤ پێم خۆشە باسێک لەوە بکەین بزانین هۆکارەکانی زیادبوونی ئەم دیاردەیە یاخود ئەم ئاژەڵە بێلانانە بە تایبەت لە ماوەی ئەم چەند مانگی ڕابردووەدا هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە کە لە ڕابردوودا حکومەت پلانی هەبوو بە یەکێک لە ڕێگەکان هەوڵی ئەوەی ئەدا کە ئەم دیاردەیە کۆنتترۆل بکات بەڵام لە ئێستا دیاردەکە دەتوانین بڵێن زیاتر بووە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بە بۆچوونی بەڕێستان لە ڕاستیدا پلانی حکوومەت پلانێکی ڕاست و دروست نەبوو لە ساڵانی ڕابردووش ئەوە نەبێ شەڵتەرێکی کردبێتەوە بۆی ئەو ئاژەڵانە لەوێ بەخێو بکرێن و ڕێبەرڕێکارێکی تەندروستی مامەڵیان لەگەڵ بگرە بە شێوازێکی ناتەندروست مامەڵە لەگەڵ ئاژەڵی بێلانە و بێسەرپەرشتیار کراوە کە بە کوشتن بووە جا ئایا یان بە حەبێکە پێی دەوترێ حەبی ستریگنین سەلفەیت ئەو حەبە زۆر بە ئازار و بە ناڕەحەتیەوە سەگەکەی دەکوشت یان هەندێک جار بە تفەنگ بە تاپڕ و بە گولە بە شێوازێکی نادروست و دوور لە بەهای مرۆڤایەتی و هەست و سۆزی بۆ ئاژەڵوانش سەگەکان لە ناو براون بۆیە دەمانبینی ژمارەیەکی کەمتر لە ئاژەڵیان بڵێن لە سەگ لە کۆڵانەکاندا هەبووە بەڵام دوای ئەوەی کە ئەمە قەدەغە کراوە و ڕێکخراوەکانی بواری ئاژەڵ دۆستی و مرۆڤ دۆستی ئەوانە هاتوونەتە سەر خەت و فشاریان دروست کرد ئەم بڕیارە تا ئێستا لە تەواوی جیهان قەدەغە کراوە کە کوشتنی سەگە بەو شێوەیە بۆیە دەبینین ژمارەیەکی بێشومار لە سەگ لە کۆڵان و لە هەموو شار و شارۆچکەکان بڵاو بۆتەوە ئەمەش جگە لەوەی کە لەلایە کۆنتترۆل ناکرێ ئەمەشمان لەبیر بێ کە فترەی حملی ساگ لە 2 مانگ تێپەڕ ناکە یعنی تۆ حسابکە هەر 2 مانگ هەر نێرەومەیەک لە ماوەی 2 مانگدا ژمارەیەک بەچە دەخەنەوە و سەگیش لەو ئاژەڵانەیە کە زیاتر لە 5 تا 6 تا 8 دانە سەگ دەخاتەوە بە یەک وەزبەی سک یعنی کەواتە لە 2 مانگدا هەر نێرەومەیەک 8 بەچکە دەخاتەوە ئەم بەچکانش کە کۆنتترۆل ناکرێ و خاوەنددارەتی ناکرێ و بۆیە ژمارەیەکی زۆر بەرەبەرە من تەسەور دەکەم لە ساڵی ئایندەدا ئەگەر حلێک بۆ ئەم مۆزوعەدا نەدرێ ژمارەی سەگەکان ئێجگا زۆر دەبن و پشیلە شەروایە سەگ و پشیلە ئێجگا زۆر دەبێت لە کۆڵانەکاندا لەبەر ئەوەش کە خاوەنددارەتی ناکرێ و هیچ ڕێکارێکی تەندروستی بەرامبەریان نەگیراوەتە بەر و تەلقیح ناکرێن ڤاکسینیشنیان بۆ ناکرێ داو دەرمانیان بۆ بەکار نایە دژە کرمەکان دژە حەشەراتەکانیان هیچ عیلاجێکیان بۆ ناکرێت لەبەرەوە دەبنە سەرچاوی نەخۆشی و پیسکردنی ژینگە و بەڕاستی زۆر جار جگە لە مەسەلەی نەخۆشیوانە لە ڕووی نەفسیشەوە بەتایبەتی بۆ منداڵان و ئەوانە بوونە مایەی ئازاردان و عەزیەت بە منداڵان هەندێک جا بوونەتە هۆکاری دروستبوونی ڕووداوی هاتوچۆش بەڕاستی لە ڕووداوی هاتوچۆەکەدا جگەلەوەی ئاژەڵەکان گیان لە دەست دەدەن لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە مرۆڤیش بریندار بوو بەداخەوە لە حاڵەت هەبووە کە گیان لە دەستدانی مرۆڤیش بۆ بەهۆی ئەوەی کە ڕووداوی هاتوچۆ بووە لە ڕێگەی ئاژەڵانەوە
جاشنی هەسە گوپشی لە بەڕاستی زۆر جار ئێستا لە ئاژەڵەکانی کەش وەکو گوێ درێژەوانە شەرە بووە بەڵێ بەڵێ دکتۆر ئەمانەی کە بەڕێزت هەمووی ئاماژت پێ کرد زیانە تەندروستیەکان بوو بە شێوەیەکی گشتی کەواتە بوونی ئەم ئاژەڵە بێلانانە لە کوچە و کۆڵانەکانە تەنها زیانی تەندروستی هەیە بۆ مرۆڤ یاخود زیانی ئابووری و زیانی لایەنەکانی تر و بوارەکانی تریشی هەیە بۆ سەر مرۆڤ بێگومان زیانی تەندروستیەکە ئەوەلیەتی هەیە ئەولەویەتی هەیە زیانی تەندروستی کۆمەڵێک نەخۆشیمە دەرفەت ئەگەر دەرفەت بوو بە ئەوەمان بە تەفاسیل باس کرد یەکێک لەو نەخۆشیانە طبعاً ئەو نەخۆشیانی کە لە ئاژەڵەوە یان بڵین لە سەگەوە دەگوازرێنەوە بۆ مرۆڤ نەخۆشی ڤایرۆسیەکان هەن وەکو حاڵەتی بۆ مەسەلەن هاری سەگ ڕێبیز نەخۆشی بەکتریا هەیە نەخۆشی مشەخۆرەکان هەیە نەخۆشی پرۆتۆزوەکان هەیە ئەو نەخۆشانی کە لە ڕێ حەشەراتەوە وەکو گەڕی و ئەوانە لەسەر پێستی ئاژەڵەکان و دەگوازرێن و جارێکی تر بۆ مرۆڤ بێشمار نەخۆشی وەکو سەرتا باسم کە زیاتر لە 150 نەخۆشی هاوبەش لە نێوان ئاژەڵ و مرۆڤدا هەیە ئەمە جانب بە تەندروستیەکەی کە تەفاسیلێکی زۆری دەوێت بەڕاستی لە ڕووی اقتصادیشەوە دیسانەوە هە زەرێکی زۆری گەیاندووە بە هاوڵاتیان بە کوچە و کۆڵانەکان لە ڕووی ژینگەییەوە ژینگەی شار و شارۆچکە و کۆڵانەکانی بەتاواتی ناشرین کردووە و بەداخەوە هۆکارێکیش هەیە بۆ زیاتر مانەوەی ئەو سەگ و ئەو پشیلە و ئەو ئاژەڵە بێلانانە لە کۆڵانەکاندا ئەویش سربڕینی ئاژەڵ و پەلەوەرە لە کۆڵانەکاندا بەبێ ڕێکاری تەندروستی و لە دەرەوەی سەربڕخانەکان کە ئەمەش ناوەندێکی لەبارتری دروست کردو بۆ مانەوەی سەگەکان لەوێ بۆی کە خواردەمەنی خۆیان پێدابینکەن و جارێکی دیکە هەم دەبێتەوە هۆی پیسبوونی ژینگە و تێکچوونی جوانی ناوشار و سەرباری نەخۆشی هاوبەشەکانیش کە دیارترینیان نەخۆشی گەڕی و هاری سەگیشە. بەڵێ دکتۆر هەر لەسەر نەخۆشی هاری سەگ بمێنینەوە یاخود پێم خۆشە کەمێک زانیاری زیاترمان بیتێت چونکە لە ناو هاوڵاتیانە ڕەنگە زانیاریکی ئەوتوان لەسەر ئەو نەخۆشیە نەبێت کە ئایا نەخۆشی هاری سەگ چییە؟ نەخۆشیەکە نەخۆشیێکی جەستەیە یاخود نەخۆشیێکی ڤایرۆسی و تووشی ئەو سەگە دەبێت. هاری سەگ نەخۆشیێکی ڤایرۆسیە لە ئەنجامی گازگرتن قەبگرتن یان بەریکەوتن لەگەڵ برینێکی لەلایەن سەگە بۆ ئاژەڵ ڤایرۆسەکە لە ڕێ لیکی دەمیەوە کە دەگوازرێتەوە ئەم نەخۆشیە ڕاستەوخۆ لە مێشک دەدات دەبێتە هۆی ئیلتیهابی سەحایە ئەو مەننجایتس ئەو پەردەی کە دەوری مێشکی داوە دواتر کاریگەریەکی زۆر قورس لەسەر مێشک دروست دەکات و تەواوی جەستەی ئەو مرۆڤە تێک دەدا بەڵام بەر لەوەی کە نەخۆشەکە بگوازرێتەوە بۆ مرۆڤ لە سەگدا هەرخۆی ئەو سەگەی کە تووشی هاری دەبێت خوێندنەوەیەکی من بیستومە زۆر جار خوێنەوەیەکی هەڵا بۆ ئەو نەخۆشی هاری سەگ کراوە کە پێیان وایە ئەو سەگەی کە هارە کەواتە لە ڕووی جەستەییەوە زۆر دامەزراوتر و ئازاتر و دڕندەتر دەبێت و پەلاماری خەڵک دەدات بە ئوسلوبێک یعنی زۆر هار و هاستر دەبێت خەڵک پێی وایە کە سەگێک کە هار دەبێت وەکو پڵنگێک وەکو شێرێک ئازا دەبێت و ئیتی پەلاماری دەدا لە ڕاستی داوانە سەگ کاتێک کە تووشی هاری دەبێت تووشی ئەو ڤایرۆسە دەبێت زۆر ئەسڵن زۆر داما و غەریب دەبێت تووشی شەلل دەبێت تووشی پەرەلایسیس دەبێت و ناوێکی تری هەیە بۆ هاری سەگ پێ دەوترێ هایدرۆفۆبیا واتە لە ئاو دەترسێت تەنانەت داماوە ئەوەندە غەریب دەبێت تەشتێک ئاوی بۆ دانێ لێ ڕادەکات یعنی حاڵەتەکە بە جۆرێکە هەموو گیانی تووشی ئازار و شەلل دەبێت و نیشانەکانی وەکو هەڵامەتێک تایەکی بەرزی هەیە ئازارێکی جەستەی زۆر قورسی هەیە و تووشی شەلل دەبێت ناتوانێت وەکو پێویستە ڕێ بکە هیچ دوایی بەڕاستی نەخۆشێکی کوشندەشە هەم بۆ سەگەکەت و کوشندەیە هەم بۆ ئەو کەسەش کە ئەگەر خوانەکە بۆ مرۆڤ بگوازرێتەوە نەخۆشێکی کوشندەیە نیشانەکانیشی لە مرۆڤدا بەڵێ دکتۆر ئەو نیشانانەی کە بەڕێزت باسێکە ڕەنگە کەسانی پسپۆری وەکو بەڕێستان یاخود بڵێ پزیشکانی فێتەنەری باشتر ئەوە بزانن یاخود ئەو نیشانانە کە بیبینن یاخود هەستی پێ بکەن بزانن کە ئەم سەگە تووشی نەخۆشی هاری بووە بەڵام بۆ کەسێکی ئاسایی بۆ هاوڵاتیە کاتێک کە سەگێک دەبینێت لەسەر شەقامەکان هیچ نیشانەیەکی دیار هەیە بۆی کە هاوڵاتی هەستی پێ بکە کە بزانێ ئەم سەگە تووشی نەخۆشی هاری بۆ زیاتر خۆی لێ بپارێزێت
لە ڕاستیدا نەک هەر بۆی کە بزانانی ئایا ئەو سەگە تووشی هاری بووە یان هەر حاڵەتێکی تریا بێ بۆی بیناسێتەوە هەموو کەسێک پێویستە خۆی بە دوور بگرێت لە بەریەکەوتن لەو سەگانەی کە بێخاوەنن یا ئەو سەگانەی کە هاتوونەتە دەرەوە یا لەسەر شەقامەکان و بەبێ کۆلەر و لیشن واتە ئەو قایشێک کە بەدەستیانێتی سەگی خاوەندار پێویستە کۆلەری لەمر بێ و لیشێکی پێوە بێ بۆی کە نیشانەیە ئەم سەگە خاوەندارەتیکی هەیە وەختێک کە هەر کەسێک بینی سەگێک ئەم شتانی پێوە نیە و سەگێکی پاکە خاوێنە بە هیچ شێوەیەک بۆ هیچ کەسێک نییە بەریەکەوتی نیە بێ دەبێت خۆیتی لێ بپارێزی بەڵام نیشانەکانیشی ئەوە بۆ هەموو حاڵەتێک کە تۆ ناتوانانی بەریەکەوتنت هەبێت لەگەڵ سەگێک کە خاوەندارەتی نیە بەڵام نیشانەی سەگی هەرەوەیەکە وەکو باسم کە زۆر بێتاقەت دەبێت تووشی ئازارێکی جەستەی زۆر دەبێت ئەوە تایەکی بەرزی هەیە و لیک لە دەمیدێ ئەو بە چاوی دادێتە خوارێت چاوی فرمێسک دەکات بێتاقەتە بەڵام ئەو تێستەی کە وتم تۆزە ئاوی بۆ دانەی کە ڕادەکە شەرێتەوە ئەم کەسەوە بکە بەڵام بەریەکەوتن لەگە سەگی بێلانە و یان ئەوەی کە پێ دەوترێ سترین ئەنیماڵ نابێ چونکە شەرنی هەر یەکێک لە نەخۆشەکانی کرد کە مەسەلەی گەڕیە مەسەلەی نەخۆشە پرۆتۆزوەکانە زۆر بە سەریعی دەگوازرێتەوە بۆ مرۆڤ دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی لە نێوان مرۆڤەکاندا لە ڕاستیدا پێویستە ئەمە باشترین بەڵێ دکتۆر کاتی توشبوون بە نەخۆشیەکە لەگەڵ دەرکەوتنی یاخود سەرهەڵدانی نیشانەکانە ماوەی چەندێک دەخایەنێت چەندێکی پێویستە بۆی کە نیشانەکانی دەرکەوێت ئەکرێت سەگێک تووشی نەخۆشیەکە بوو بێت و بەڵام هیچ نیشانێکی تیادا دەرنەکەوت بێت لەو ڕێگەیەوانێ بگوازرێتەوە بڵێ خۆی هەڵگری ڤایرۆسەکە هەیە و توشبوش هەیە لە نەخۆشە ڤایرۆسەکاندا و لە مرۆڤیشدا لە فترەی 4 ڕۆژەوە تاوەکو 6 مانگ دەمێنێتەوە یعنی دەکرێت سەگێک قەپی لە مرۆڤێک گرتی بێ لە منداڵێک گرتی بێ پاشی 2 مانگی تر پاش 3 مانگی تر تا 4 مانگی تر تا 6 مانگی تر ئینجا نیشانەکان لێ دەرکەوێت و حاڵەتیش هەیە بەپێی قەپی سەگەکە ئایا قەپێکی گەورەی لێگرتووە ئایا سەگەکە ڕێژەی ئەو ڤایرۆسی کە لە ڕێی لە دەمیدایە چەندە گوازرێتەوە چەندە چێتە ناو جەستەی مرۆڤەکەەوە یعنی بڕی ئەو ڤایرۆسە تەسیری هەیە و حەجمی ئەو گازگرتنە تەسیری هەیە بۆی کە نیشانەکانی چەند زوو لێ دەرکەوێت ئەجا پاش ماوەیەک لەوانەیە نیشانەکان لێ دەکەوێت بەڵام باشترین شتەوەی لە حاڵەتێکی وادا مرۆڤ زوو هانا بۆ پزیشک بەرە سەردانی نەخۆشخانەکە بکات بۆی کە ڕێکاری تەندروستی توندی بەرامبەر بگیرێ و جیا بکرێتەوە لە خەڵکی تر چونکە ئەو نەخۆشیە دەگوازرێتەوە بۆیە هەر ئەو نەخۆشیشنا وەکو باسمان کرد نەک هەرهاری کۆمەڵێک نەخۆشی دیکە هەیە جا باشترین چارەسەر بۆیە کە شوێنێکی تایبەت بکرێتەوە لە هەموو شار و شارۆچکەکان شەڵتەر هەبێ ئەم شەڵتەرش کۆمەڵێک ڕێکاری چارەسەرەکان بزانم کە ئەم نەخۆشی هاریە ئەم نەخۆشی هاریە تەنها بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی گەستنی سەگەکەەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە یاخود لە ڕێگەی کەلوپەلیشەوە دەگوازرێتەوە کاتێکە ئەم سەگا بەر کەلوپەلێک دەکەوێت یاخود لەسەری دادەنیشێت دواتر مرۆڤ دەستی بەری دەکەوێت لەم ڕێگەیەشەوە گوازرێتەوە بە ڕێگەی ناڕاستەوخۆ نەخۆشیەکانی تر زۆر نەخۆشی هەن لە ڕێی بەریەکەوتنیان لە ڕێی کەلوپەلەکان دەگوازرێنەوە بەڵام نەخۆشی هاری سەگ نەخێر لە ڕێی کەلوپەلەکانەوە ناگوازرێتەوە لە ڕێی گازگرتنەوە دەگوازرێتەوە چونکە پێویستی بە لیکی دەم هەیە ئەو ڤایرۆسەش زۆر نامێنێتەوە ئەگەلیکەکەش بڕشێت لە زەر کەلوپەلێک زۆر نامێنێتەوە بەڵام نەخۆشەکانی دیکەی وەکو نەخۆشی پێست وەکو کرمەکان وەکو کرمی شریتی ئەوانە گرفتێکی تەندروستی گەورەی دروست کردووە بە تایبەتی ئەو سەگانەی کە لەسەر شوێنی سەوزە و میوەجات و ئەوانە دەکەون پیسایی لەوێ دۆکەن هێلکەی ئەو کرمانە لە ڕێی سەوزەکانەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤە بۆ ئاژەڵەکانی دیکەش سەرچاوی کرمی شریتی بۆ مەڕ و بزن و مانگاش هەر سەگی بێخاوەنەکە لە وەرگاکاندا لە ڕێی پیسایی سەگەکەەوە جارێکی تر ئەو سووری ئەو کرمە دروست دەبێتەوە دەبێتە دروستبوونی کرم لە مەڕ و بزن و مانگا و لە ئینسانیشدا بەڵام بەنسبەت هاریەوە نەخێر دەبێ گازگرتن هەبێ
لە ڕێی لیکی دەمەوە ڕاستە خۆ بگوازرێتەوە دەنا لە ڕێ کەلوپەلەکانەوە ناگوازرێت. بەڵێ ئەم نەخۆشی هاریە دکتۆر تەنها لە نێوان مرۆڤ و سەگدا ئەم گواستنەوەی ڕوودەدات یاخود لە بۆ ئاژەڵەکانی تریش یاخود بە شێوەیەکی گشتی بۆ شیردەرەکانیش دەگوازرێتەوە. لە ڕاستیدا هاری سەگ لە ناو سەگدا بۆ خۆی یەکێکە لە نەخۆشیە زۆر بڵاوەکان بەڵام بۆ مرۆڤ دەگوازرێتەوە بۆ ئاژەڵیش دەگوازرێتەوە بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەمتر ئەوەی کە دەبێتە هۆی توشبوون بە ڤایرۆسەکە زیاتر مرۆڤە هەندێک بەڵام بەڵێ بەڵێ خۆشویستان هەروەک دەزانن کە باز لە زیانەکانی ئاژەڵی بێلانە یاخود زیانە تەندروستیەکانی ئاژەڵی بێلانە دەکەین بۆ سەر مرۆڤ کە ڕۆژانە دەبینین لە کوچە و کۆڵانەکاندا ژمارەیەکی بەرچاو لە ئاژەڵی بێلانە و ئەگەر بە دیاریکراوی باسە سەگ بکەین دکتۆر زۆر ئاماژەی بەوە کرد کە سەگ چەند نەخۆشیەکی هاوبەش هەیە لە نێوان ئاژەڵان بە شێوەیەکی گشتی و بە سەگ لە نێوان مرۆڤ و سەگدا. ئەم نەخۆشیانە دکتۆر ئاماژەی پێکرد کە چەند جۆرێک هەیە یاخود بڵێ لە ژمارەیەکی زۆر نەخۆشی هەیە بەڵام لە پرۆگرامی ئەمڕۆ باسمان لە نەخۆشی هاری کرد بە دیاریکراوی چونکە نەخۆشی هاری لە ناو هاوڵاتیانە ڕەنگە زۆر بیست بێتمان بەڵام زانیاریکی ئەوتۆمان لەسەر نەخۆشیەکە نەبوو نەمانزانیوە چۆنە لە چ ڕێگەیەکەوە دەگوازرێتەوەوانە یاخو نیشانەکانی چین و چارەسەرەکانی چین تا چەند کاتێکە مرۆڤێک لەلایەن سەگێکەوە دەگەزرێت یاخود لەلایەن سەگێکی هارەوە دەگەزرێت چی دەکرێت یاخود چی بکرێت. ئەگەڕێمەوە لای میوانەکەم دکتۆر سعدی ئەگەر وەکو دواپرسیار بۆ بەڕێزیام زانین ڕێگە چارەیەکی زانستی بۆ ئەم ئاژەڵە بێلانانەوە بە دیاریکراوی سەگ چونکە لە ئێستادا سەگ وەکو دیاردەیەکی لە هاتوو دەبینرێت چ ڕێگە چارێکی زانستی هەیە بۆ ڕێگریکردن لە زیادبوونی ئەم سەگانە؟ باشترین چارەسەر ئەوەیە بۆ ڕێگریکردن لە زۆربوونی سەگ و بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سعدی ئەحمەد کە بەڕێزیان پزیشکی ڤێتەنەری بوون و لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون ببورن بەهۆی کە کێشەیەکی تەکنیکیەوە نەمانتوانی پەیوەندێکە لەگەڵیا بەردەوام بکەین وچانێکی کورد وەرەگرین و لە تەوەری سێمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامە بین.
بەڵێ خۆشەویستان لە کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆمانە لەگەڵتان بەردەوامین ئەوش گفتوگۆکردنە بێت لەسەر ڕۆڵی جوتیارانی نمونەی لە پێشخستنی کەرتی کشتتوکاڵە کە بێگومان سەرجەم جوتیارانی هەرێمی کوردستان جوتیاری زۆر باش و بە ئەزمون و لێ هاتوون خاوەن بەرهەمێکی زۆر باشن بەڵام لەناو جوتیارانە چەند جوتیارێکی نمونەی بوونیان هەیە کە ئەم جوتیارانە بە جوتیارە نمونەیەکان ناسراون هەمیشە داهێنانیان کردو یاخود کاری زۆر باشیان کردو لە بواری کشتتوکاڵیدا توانیویانە بەرهەمی زۆر باشیان هەبێت لەگەڵ ئەوانشدا لە ڕووی چەنداتی لە ڕووی چۆنایەتی لە ڕووی قەبارەوە توانیویانە داهێنانی جیاواز بکەن یاخود بەروبوومێکی جیاوازیان هەبێت کە ئەم قەبارەی ئەم بەروبوومانی کە بەرهەمیان هێناوە ڕەنگە بڵێن لە قەبارەی بەروبوومێکی نۆرماڵ زیاتر بێت ئێمە ئەمانەوێت بە وردی گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە بزانین وەزارەتی کشتتوکاڵ یاخود حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند پاڵپشتی ئەم جوتیارانە بوون تا چەند هاوکاریان کردوون بۆی کە داهێنانی زیاتریان هەبێت و بەروبوومی باشتریان هەبێت بەروبوومی ناوازە بخەنە بازارەوە لە هەمان کادا هەرکاری حکوومەت خۆی چی دەبێت بۆ ئەوەی کە ڕێگر بێت لە هێنانی بەروبوومی دەرەوە بۆ ئەوەی کە بەروبوومی ناوخۆ یاخود بەرهەمی کشتتوکاڵی لە ناوخۆدا ساغ بکرێتوانێ و لە هەمان کادا هەوڵ بدرێت کار لەسەر ئەوە بکرێت کە بەروبوومەکان هەناردەی دەرەوە بکرێت. بۆ مەبەستە ئەمڕۆ جەمال جەلال لای ئێمە میوان کە بەڕێزیان بە شێخ جەمالی کرێبچنە ناسراون و بە جوتیارە نمونەیەکە ناسراون کاک جەمال سڵاوە لێبێ و بەیانیت باش بەخێراتی سەڵاو لە جەنابت و لە بینەرانی تەلەڤیزیۆن و کەناڵەکەتان و لە ئەوانەیشکە لە پشت پەردەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت کاک جەمال ئەگەر سەرەتا بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین زانین بەرهەمی کشتتوکاڵی بۆ ئەم ساڵ یاخود لە ئێستەیە لەگەڵ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوە بۆ بەرهەمی کشتتوکاڵی لە ئێستەیە لە چه ئاستێکدا و چۆنە خۆی بەرهەمی کشتتوکاڵی ئێمە لە سەرەتاوەکە بە تۆ باسی ئێستاکە بەڵام منە سەرەتا لە سەرەتاوە بەرهەمێک لە سەرەتاوە کە دروستبوونی کەرنتینە دروست بوو تۆزێ ڕایگرتین لە چاندنی شەتڵ و لە چوونە ناو کێڵگە و ئەمانەوە بۆ چونکم نەماتوانی ئیشەکانمان بکەین بەهۆی ئێوە ڕێگۆبان نەبوو ئەوشتانە بەڵام دوجار وردە ئەمە ئەهوەن بۆ ئەوە هاتەوە بۆ ئەوەی هەرچەند زەرەر بوو لە سەرەتاوە لە زەرەر بوو لە هەموو بوارەکان ئەویش زەرەرەکە لەسەر کەرنتینە بوو لەسەر ڤایرۆسەکە بوو بۆ ئەوەی کە خەڵک زیاتر توش نەبێ بەڵام دوای ئەوە هێواش بەروبوومەکە ڕێگە کرایەوە ڕێگەی ئەلوەکان کرایەوە بوو ڕێگەی جوتیاران کرایەوە بچن بۆ سەر کێڵگەکانیان وەزیری کشتتوکاڵ هەوڵێکی زۆریدا لەو سەردەما بۆ ئەوەی کە ڕێگە بکرێتەوە بۆ جوتیاران بچنە سەر کێڵگەکانیان هەنگاوانەکان سەر لە هەنگەکانیان بدەن خۆشبەختانە ئیتر دوای ئەوە کە بەروبوومێکی زۆر خەسار بوو بەڵام دوای ئەوەی کە ڕێگەبان کرایەوە وەزیری کشتتوکاڵ هەنگاوێکی جددینا بۆ ئەوەی کە ڕێگە بگرێ لە هاوردەی ئەو بەروبوومانەی کە لە بازار ڕاهەیە وە ڕێگەشی گرت بەڵام دوای ئەوە بە قاچاخە هات ئەمەوە ئەو وردکەمەوە دوای ئەوەی بە قاچاخە هات ئەوە بوو دوو حملە سێ حملیان نەتوانراوە تا ئێستا کۆنتترۆلی و قاچاخە بکرێت کاک جەمال کۆنتترۆلی قاچاخ ناکرێت لە جیهانان ناکرێت هەیە لە جیهاناوەتانێ ئەبینی ئەنواع مافیا هەیە بۆ لەسەر قاچاق بردن تریاق قاچاقەکەن تەماتە چی جا لەبەر ئەوە وەزیری کشتتوکاڵ بڕیارێکی تازەی دەرکرد لەسەر ئەوەی کە بە قاچاقتیە لیژنەی تەشکیل کرد بچن بۆ ئەلوەکان بزانن ئایا ڕاستە بەروبوومی هاوردە هەیە لە ناو ئەلوەکانە کە چوو بینیان باش قەرار درا دەستیان کرد بەسەر ئەو بەروبوومانەی کە هاتنە ئەلوەوە بە قاچاق ئەوە بۆ هەنگاوێکی زۆر باش بۆ جوتیاران ئەوە بوو ئیتر لەوا تۆزیە نرخشی بەرز بووە و جوتیاریش تۆزیە ئەوەن بووە ئیتر لە ئێستاشە کە باسی ئێستاکەی لە ئێستا بەروبوومی سەوزی زستانە زۆرە تا ئێستش تەماتە ماوە خیار ماوە بۆ چونکەم لەبەر ئەوەی لە هەنێ شوێن لەبەر ئەوەی تەوژمی ساردی تا ئێستا نەبووە لە کوردستانە بۆ ئەو تەوژمە نەبووە کە ببێتە مای لە ناوبردنی سەوزەی هاوینەکان لە ژێرخانی پلاسیکە ئێستا شکرماوە بەڵام ئێستا بەروبوومی زستانە هەیە برۆکلی هەیە قەرنابێت هەیە کە لەرم هەیە سپیناق هەیە سەوزەکانی تر هەیە ئەمانە ئێستا ئەمانەیەتە بازارەوە بەڵام ئیتر ئەویش ڕۆژانە نرخێ گۆڕێ ڕۆژانە نرخێ گۆڕێ ڕۆژە بەرزە ڕۆژ نزمە خۆی کێشەی ئێمە ئەوەیە بەروبووممان بۆ دەرەوە ناڕوە
باشە کاک جەمال باسی نرخێکەوەتی ڕۆژی وا هەیە بەرزە ڕۆژی وا هەیە نزمە هۆکار چییە کە بەروبوومی خۆماڵی یاخود بەروبوومی کوردی نرخەکەی گرانە ئیتر هەر لە سەوزەوەمیەوە بیگرە لە پەلەوەرەوە بیگرە لە هەموو بابەتە کوردیەکان نرخەکەی گرانە هۆکاریەوە بۆ چیە گەڕێت هۆکاری ئەوە زۆرە یەکێ لەو هۆکارانە ئەوەیە ئەو کالا کوشتوکیان ئەو کالا کوشت کاڵانی کە ئێمە لە نووسنگە کوشت و کاڵەکان ئیکڕین بە نرخێکی زۆر گرانی کرد بە نرخێکی زۆر گرانەی کڕین کە ئیگرین بۆ هێنە ناو کێڵگەکەمانەوە لەسەرمانە وەستێ تێچی بەرەم هێنانەکە زۆرەکەوێت تێشوەکە زۆرترە لە بەرهەمەکە جا لەبەر ئەوە لەبەر چییە ئەمە لێرە ئەمە ئەبێ ڕوونکردنیوێکی زیاتر بدەین لەبەرچی لەبەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی نییە بۆ ئەو جوتیارانەی کە ئەم بەرهەمانەی هەیە ساڵانی پێش قەیرانی داعش و پێش کۆرۆنا هەبوو لە هەموو جۆرە پەینەکی مایەکانیان بەسەر خاونە پلاسیکەکانە تەوزیع کرد و کرێی سیارە بۆ گواستنەوەی بەروبوومەکانمان بە پێی دووری و نزیکی ڕێگەکە پاریان بۆ سەرفە کردین ئەمانە لە دوای داعش و لە دوای قەیرانی کۆرۆنا و ئەمانە هەموو بڕاوە جا لەبەر ئەوە ئێمە لە بازاری ڕەشە پێداویستە کوشتتوکالەکانە کڕین لە بازای ڕەشایی نرخێک نییە نرخی دۆلار بەرز بۆتەوە کاک جەمال هیچ کاریگەری هەیە لەسەر کڕینی پێداویستی و کوشتتوکاڵیان و کاریگەری هەیە لەسەر کەرتی کوشتتوکاڵ کاریگەری لەسەر جوتیارە بێ بۆ داهاتوومان کاریگەری زۆری بێ لەسەر ئێمە بۆ ئەو پێویستە کوشتتوکاڵانی کە ئێمە ئیکرین بە دۆلار معاملەمان لەگەڵەکەن بەڵام ئێمە کە بەرهەمەکانمانە بینە ئالوە بە پارە ئیفرۆشین بە دیناری فرۆشین جا لەبەر ئەوە جیاوازیەکەی ئەوەی بەڵێ جوتیاران هەمیشە گلەی ئەوەکەن کە بەرهەمەکانیان ساغ نابێتەوە دروستە ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتوانێ ئەگەر بە دیاریکراوی بە چەند خاڵێک باسی بکەین هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە یەکی لەو خاڵانە کە باسی بکەین ئێمە بەرهەمەکانمان فرەچەشن نییە فرەچەشن نییە زۆربەی زۆری بەرهەمەکانی ئێمە خەیار و تەماتە و بیبەر و کوولەکە و باینجانە لەم پێنج خۆی بینێتەوە زۆربەی زۆری بەرهەمی جوتیار لە هاوی ناکە زەرەری تیاکە ئەمانەیە ئەم بەرهەمانە بۆ ئێمە زەرەری تیاکەین بۆ زەری تیاکەین بۆ نمونە ئەلوەی سلێمانی بۆت بێنمەوە نمونە ئەلوەی سلێمانی پێویستی بە 150 تەن تەماتە هەیە لە ڕۆژێکا تێچێ یا پێویستی بە 100 تەن خیار هەیە لە ڕۆژێکا بچێتە ئەلۆکەوە جوتیاران 300 تەن تەماتەیە بنە ئەلۆکەوە 250 تەن خیارە بنە ئەلۆکەوە بۆ بەرهەمەکەیان زۆرە و ئەی بچێتە ئەلۆکەوە ئەلوە چی لێ بکە ئەلوە هەر ئەوەی بۆ فرۆشە بەپێی داوای خەڵک بەپێی بازار بەپێی داوای بازار ئەنجا بەکاربەری ئێمەش ئەوەیە دەست دایم بۆستی جوانە بن پشتی تا ئێستا دەست بۆشتی جوانە بن ئەو شتە جوانانە من لێرەوە ئێڵێم ئەو شتە جوانانە کە هاوردەیەکرێ هەمووی بەهۆی داودەرمانەوە جوان کراوە هیچی تەبیعی نییە ناڵێم هەمووی یعنی بەشێکی تەبیعی نییە ئێستا ئەو بەرهەمەی خۆمان کە لە کێڵگەکەەوە بارێکە نێبێنی ناو ئەلۆکەەوە جیاوازی دایم هەیە لەگەڵ ئەو هاوردەیە بۆ ئەوە لە مارکێرکراوە لە سنووقایە و هەنێکی لە کاغەزایە و جوان کراوە مۆرێکی دەستکاری کراوە ئەمانە تیاکراوە ئەمە ئێمە ئەخینە پلاسکۆیەکی عادیەوەی بینە بازارەکە دایانین جیاوازیەکەی لەوایە ئەمەی ئێمە کێشەکەمان ئەوەیە بەکاربەرەکە دەست بۆ شتە جوانەکەیە بە ناچێ بزانێت ئەمە کامەیان باشە تا ئێستا بەکاربەری ئێمە لە 50 زیاتریش نەگەیشتۆتە ئەوەی کە بۆ شتی باش بگەڕێ بۆ شتی جوانەگەڕ ئەمانش زەرەی لە ئێمە داوە لە ئەلوە ئەمانی زەرەی لە ئێمە داوە ئێمە ئەوەیە کێشەکەمان ئەوەیە بەرهەممان زیاترە لە داوای خەڵک ئەرز زیاترە لە تەڵب باشە هیچ هەماهەنگیەک لە نێوان جوتیارەکانان نیە بەڕێزی باسلەوە کە چەند جۆرێکە تەماتە و کوولەکە و باینجان و یەکدوانێکی تریش بوو هیچ هەماهەنگیەک نییە لە نێوانتانە کە هەمووی بەیەکەوە ئەم 5-6 بەرهەمە نەکات دابش بکرێت ئازاین چۆنە خۆی ئەمە ئیشی ئێمەنی ئیشی ئێوە ئەمە ئیشی وەزارەتی کشت و کاڵە کە بەرنمەیە دابنێ لە ڕێگەی ڕێنمایی کشتتوکاڵیەوە بێ ئەو لە ڕێگەی توێژنەوە بێ ئەو ڕێگەی بەڕێوەبەرەتە گشتەکانەوە لە ڕێگەی بەشەکانەوە بێ بەرنمەیە دابنێ بۆ ئەوەی من ئەم ساڵ ئەو بەرهەمە بچێنم تۆوەکەیم باتی پاڵپشتەکەیم باتێ فەرزیکا بەسەرمان من ئیم ساڵ ئەوە بچێنم
50 جوتیارێتتر لە بازیان فلانش بچێنێ ئەمە نییە لای ئێمە ئێستا کێشەکەمان چییە دووسێ جاتری ژوتومە حەزەکەم ئەو ڕوونکردنەوەی بەم بۆ ڕای گشتی جاران ئێمە لە کوردستانە تووتە نەکرا لە سا ئەتوانم بڵێم 30 بۆ 40 جوتیارانی کوردستان توت نییە کرد شارە زۆر هەموو لۆکەیە کرد لۆکەکرا پێ پەمپەمووە کرا ئەمانە نەماون لۆکە نەماوە توتن نەماوە گوڵە بە ڕۆژن نەماوە زۆر کەمی کردووە گەنمە شام لە کەمی کردو ئەمانە بۆ ئەمانە حکوومەت جاران لۆکەی وەرەگرت لۆکەکەی ئەبرد بۆ کارگەی ڕستن و چنین دەنکەکەیشی ئەبرد تۆوەکەی ئەیبرد بووە کارگەی ڕۆنەکەی ئەگرت بەڵام ئەمانە نەما حکوومەتی هەرێم ئەمانی لە سەرتاوە نەما ئەمە لە پشتی جەنابتەوە شەریکەی جگەرەکەی ئێسەکێ جگەر لە دەرەوە تێت بەڵام لێرە دروست ناکرێت ئەو توتنە جوانە ئێمە لە بتوێن و لە شارە زور و لەوانە دروستەکە ڕەنگە لە سەرانسەری سەر زەویان نەبوو بێ بەڵام ئێستا نەماوە ئێستا هاتۆ سەر سەر ئەو پێش بەروبوومەی کە من بۆ جەنابتم باس کرد جگە لەم چەند خاڵانە هیچ گرفتێکی ترتان هەیە لە کاتی بەرەمهێنانی بەرەبوومە کشت و کاڵەکانە ئێوە دووچاری ببنەوە بە شێوەیەکی گشتی وڵا هەنێ جار دووچاری نەخۆشیە بینەوە دووچاری نەخۆشیەکانە بینەوە ئەویش هەنێ جار کەم تەرخەمی خۆمانە چونکە ئێمە کە نەخۆشیەکان چۆنە ئێمە جوتیارینەوە تا جەناب بۆ جوتیارێکی نمونەیش باسی کرد ئێمە جوتیارین ڕۆژانە بێ سەیری ئەو کێڵگەی خۆمان بکەین بزانین ئەبێ بزانین لە چڵێکەوە چی توش بۆ لەو چڵەوە ئێمە معاملەی کرد لە یەک ڕۆک و ئێمە معاملە لەگەڵ کێڵگەکەمان نابکەین ئەگەر بێت و ئێمە لە یەکە سەرتاوە دۆزیمانەوە ئەمە نەخۆشیەکە ئەتوانین چاریکەین بەڵام ئێمە خۆمان هەنێ جار ئیمالی خۆمانە لەو وازیێنین و دەشەنەکەەوە بێتە ئەمای ئەوە و دوایی حکوومەتیش چاری ناکە ئیسا ئەمانە بۆتە ڕێگر لە ڕێگەی ئێمە نەخۆشی هەیە ئەنجا دووری ڕێگەمان هەیە ئێمە دوورین لە ڕێگەکەەوە ئەنجا ساغ نەبوونەی بەرهەمەکانمان کە باسمان کرد هەیە ئەم شتانە هەموو گرفتن بۆ ئێمە ئەم گرفتانی کە باست کە کاک جەمال بۆ بەروبوومی دانەوێڵەش هەر بە هەمان شێوە گرفتانەتان هەیە لە ڕووی ساغبوونەوەی بەڵێ بەروین دانەوێڵە و ئێمە گەنممان هەیە ئێمە ئیستا ساڵانە خۆمان سەرقاڵ کردەوە بە گەنمەوە هەموو جوتیارێکەوەکی ئەمە ڕەنگە 500 دووەم زیاتر کەمتر گەنم بچێنین ئێمە کێشەمان لەگەڵ حکوومەتی هەرێمان لەسەر گەنم نییە حکوومەتی هەرێم هیچ بێتاوانە لەما بەرامبەر بەگەنم بۆ چونکەم ئێمە گەنم ئەفرۆشین بە حکوومەتی عێراقی ئەیدین بە سایلۆ سایلی عالی حکوومەتی عێراقیە حکوومەتی عێراقی زۆڵمێکی ئەنفال ئاسایی لە جوتیاری کوردستان کردووە لە جنوب وەرگرتنی گەنم بۆ سایلۆ کراوەیە جوتیارێک ئەتوانێت لە تەنێکەوە تا 200 تەن تا 300 تەن تا 1000 تەن گەنم تەسلیمکە ئێمە بۆیان دیاری کردوین ئێمە لە دووەمێکە پارسال لای ئێمە 96 کیلۆ گەنممان لێوەرگیراوە لە دووەمێکە 2500 متر دووەمی عێراقی 2500 متری چوارگۆشەیە کە ئێمە توانامان هەیە لە هەنێ زەویمانە لە تەنێک و 250 کیلۆ گەنم لە دووەمێکە بەرهەم بێنین تەنێک 250 کیلۆ ئیتر لە 800 کیلۆ دەست پێکا بۆ تەنێک 250 کیلۆ لە هەنێ شوێن زیاتریش ئەوان 96 کیلۆ گەنم لە ئێمە وەرەگرن سەیری ئەم بەراورد بکەن لە 1000 کیلوان 96 کیلۆ لێوەرگرن یعنی لە سەعادەیش کەمترە ئەوەی تری چی لەکەن وەڵا لە بازارە بێتە ملمان و لە بازارە بە هەرزانی فرۆشی لە بازارە بە هەرزانی فرۆش ناچارین بێ هەر کەسی هیچ پەنا نەبراوە بۆ شارەکانی تر بۆ کەرکووک و شارەکانی تر لەوێ ئەوان لێتان بکردنەوە لە بەرەوەی کە هەرۆک و بەڕێستان باسەکە بۆ ئەوان دەستکراوەی ئەوان بیبەنەوە بیفرۆشنەوە حەز ناکەم لە ئەوە لە ڕاگەیانەوە بڵێم لەبەر ئەوەی هەنێ ئیشەکەین ئێمە خۆمان ئەیبین ئیتر بە هەر وەسیلەوە بێ خۆمان بردوومانە تا ساڵی پار ناکە پێش پار بەڵام ئەوە حەز ناکەم بێتە هۆی ئەوەی ڕێگریمان لێ بکرێ دوایی شتێکی ئەوانیش بزان ساڵێکتە هەر ڕێگریمان لێ بکەن بەڵێ باشە کاک جەمال بەڕێستانەوە کۆی کە جوتیارێکی نمونەیەن و ڕەنگە سەردانی وڵاتانتان کردبێ تا چەند ئەزمموی وڵاتانتان هێناوەتەوە بۆ هەرێمی کوردستان کارتان لەسەر کردووە یاخود هەماهەنگیتان یا پەیوەندیتان لەگەڵ کۆلێژی کشت و کاڵی یا چۆنە وڵا وڵاتان لە چاو ئێمە زۆر خۆی ئیسە ئێمە ئەگەر بێن باسی کوردستان بکەین ئێمە کوردستان نەهامەتێکی زۆرمان بەسەرات تۆ لەو تەمەنی توان لە تەمەنی ئێمە من لە ساڵی 60
و لەو سەرەتای دروستبوونی شۆڕش لە کوردستانە تا ئەمڕۆ ئێمە چەند نەهامەتێکی بنەبڕیمان بەسەرهاتوە یعنی لە نسکۆکەی 75 ئەوە هەر سەرمانیەتێک شو لە ئەنفالەکە خەڵک هاتە بە کوردی فەلاحی پێڵەن هاتە سەر ساجیعنی هیچ هەنێکە سەر بە سەڵتی دەرچوو هەنێکە هەر دەرنەچوو 1970 کەس ئەنفال کرا ئێمە لەوە دروست لە دوای ئەوە دروست بووینەوە فەرقمان زۆرە لەگەڵ وڵاتێکی وەک ئەردەنا وڵاتێکی وەک تورکایکی بەسەر ناتەوە وڵاتی وەک گیران یا وڵاتێکی ترە ئەو وڵاتانە ئەو وڵاتانە هیچ شتێکیان بەسەر نهاتوە هەر خەریکی پێشکەوتوو بوون و هەر خەریکی گۆڕانکاری بەڵام توانی وتانە ئەزمموی ئەوانە بەرامهێنانە بێنەوە لە کوردستان کاری لەسەر بکەن کوشتتوکڵ هەنێ سیفەتی جیاوازی هەیە وەکو شتەکانی تر نییە هەر ئاواچیتە ناو کێڵگەیەکەوە لە وڵاتێک یا ئەچیتە ناو مەزرعەیەکەوە تەماشاکەی ئەتوانی هەر بە چاو هەر بە بینینەکە ئەزمون وەرگیت بۆچی جارە لە هەرسوکەوت و لە تەسمیم و لە ئەو شتانە ئەتوانی ئەزمون وەرگری ئەنجا لە بەروومەکان لە شتەکان ئەتوانی بەڵێ ئەوان ئەتوانی ومانە ئەو شتانە بکەین لەگەڵ کۆلێژی کشتتوکاڵی هەمان تا سەردانیانەکەن بەڵێ من وەکو جەمال لەگەڵ کۆلێجی کشتتوکاڵیا بینم زۆر باشە زۆر سپاسی مامۆستاکانیشانەکەم لەگەڵ توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانیا زۆر باشم ماڭانە زیاتر لە مانگە جارێک هاموشویانەکەم لەگەڵ پەیمانگای کشتتوکاڵی بەکرەجوها زۆر باشم ڕێگە پێدراوم لە بەسیارێکی خۆمەوەچ مۆژورۆ بۆ کۆلیجی کشتتوکاڵی ڕێگە پێدراوم بۆ پەیمانگار ڕێگە پێدراوم بۆ بەس لە دایرەی زەراعی سلێمانی کە ئەچمە ئیسعلاماتە داوای هێولیەکەن بەڵام لە کۆلیجی کشتتوکاڵی سلێمانی بەسیارێکی خۆمەچ مۆژور بەس لە بەڕێوەبایاتی گشتی کشتتوکاڵی سلێمانی بێسی لە ئیسعلاماتەکە بڕۆم باجێکی وەرگرم ئەندازیارانی کشتتوکاڵی تا چەند هاوکارتن کاک جەمال یاخۆ بڵم تا چەند سەردانی ئەو شوێنانەیان کردووە کە بەڕێستان کاری کشتتوکاڵی تیاکەن ئەندازیارانی کشتتوکاڵی خۆیان وەکو خۆیان دۆست و برادر و ئەو کەسانەی کە هەر شتێکمان پێویست بوو دیامان پرسی بێت داوای زانێرەیمان لێ کرد بێتن وەکو کۆلیژی کشتتوکاڵی هاوکارمان بوون بەڵام وەکو ئەوەی بێنە ناو کێڵگەکانمانەوە بە ڕسمی ئەو سەردانانە نییە لەبەرچی لەبەر ئەم قەیرانە سیاریان پێ نیە شتیان پێ نییە بە پێش ناتوانن بێن بەڵام ئێمە خۆیان هەنێکیان هەر وەکو کەسایەتی سەردانمانەکەن سەری کێڵگەکانمانەکەن ئامۆژگاریمانەکەن ئێمە زۆر سوپاسیانەکەن بەڵێ باشە کاک جەمال حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ تا چەند پاڵپشتی جوتیارە نمونەیەکان بۆ جوتیاران بەگشتی و جوتیارە نمونەیەکان بە دیاریکرای بۆی کە داهێنانێکی باشتر بەروبوومێکی ناوازەتر زیاتر بخەنە بازاڕەوانێ وا بکرێت کە ئەو بەروبوومانە هەناردی دەرەوە کرێ وەڵا وەزارەتی کشتتوکاڵ و پاڵپشتمان هەن بۆ نمونە جەنابی وەزیر ئەم جەنابی وەزیر و پێش ئەم و پێش ئەوی تریش بانگمانەکەن جایزەی تەقدیریمانە دەنیە و ئەو شتانەمان بۆکەن بەڵام وەکو پاڵپشتی مادی یا شتی کشتتوکاڵی ئەگەر ببێ بەڕی وەکو جوتیارانی تر بەڵێ کاک جەمال ئێمە تا ئێستا ئەوەی کە دیار بۆ بینراوە زیاتر پشت بەنەوەت بەسراوە بەڵام لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانی داراییە لە ڕێگەی ڕاگەیانەکان و تۆڕە کۆمەڵاتەکانەوە زۆر باز لە کەرتی کشتتوکاڵی و گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵی دەکرا کە ئاوڕێکی لێ بدرێتەوەنێ و زیاتر گرنگی پێ بدرێت پێت وایە ئەگەر گرنگی بە کەرتی کشتتوکاڵی بدرێت ئەتوانرێت جێگەی سامانە سروشتەکان و جێگەی نەوت بگرێتەوەنێ و پشتی پێ بەسێ و سەرچاوێکی داهات خۆی جاران شعارێک هەبوو لە عێراقا لە زمانی ڕژێمی ڕفتار فاشی لە گۆڕنایی بەڵان نووسرا بوو زەراع نەفت دای ئەمە شعاری وڵاتەکەم هی ئەو سەردەم ئێستش حەقە ئەمان ئەوە بگۆڕن بە شتێکی تر کشتتوکاڵ نەوتێکی دایمیە کشتتوکاڵ کۆتایی نایە بۆ کشتتوکاڵ خۆراکی هەموو بەشەرێتی سەرزەوی لەسرە شتێک نییە توانی وازی لێ بێنی ئەتوانی واز لە نەوت بێنی و ڕۆژە ڕۆژانی تاوە بێ کشتتوکاڵ تاوا نابێت لەبەر ئەوە دایم ئەبێ کشتتوکاڵ پاڵپشتی هەبێ لەبەرەوە کشتتوکاڵ بەرەو پێشەوە بڕە ئەنج کشتتوکاڵ ئێمە کشتتوکاڵ بە ئامێرە تازەکان تەکنۆلۆژیای تازە ئەڕواتە ڕێوە ئێمە باسی دەرەوە کرد ئێمە چوونە دەرەوە ئیشی دەست نەماوە لە دەرەوە لە دەروی وڵات هەمووی بە ئامێرە
ئێمە حەزەکەم کامێرەکە دەستم پیاندا ئێمە ئەوە دەستمانە ئێستش من و پێمەڵەن جوتیارێکی نمونەی بەدەستکارێک بەدەستکارێک ئەو ئامێرانە نییە لەم ڕۆژانە جوتیارێکم بینی لە ئەمە بۆ گەڕمە زەم جەناب تەلەڤیزیۆنی جەنابتان وچێ بچوو لە ئێران ئامێریکی نابوو بۆ کۆکردنەوەی گەنمەشامی ئەڵێ 1000 ئەلقەلیان بۆ دروست کردم لە حدود تا هێناومە تر بە ماستێکی گەورە هاتووە حەقا ئێمە ڕێگەمان پێ بدرێ ئەو شتانەی کە پێویستمانە بۆ خۆمان نەک بۆ بازار بۆ خۆمان بیهێنی ئێستا تەرەکتەرێک من ئەم قسەیە بۆ جەنابی وەزیری کشتوکاڵەکەم ئەمە بە کاقوبادشم وتووە بەڕێز کاقوبادشم وتووە کاتی خۆی لە دانیشتەکە تەرەکتەری ئێستا لە ئێران لە 50 وەرەقە بۆ 70 وەرەقە ئەیکڕیت بێن ئێستا لێرە لە 140 وەرەقە زیاتر ئێمە حەق ڕێگەمان پێ بدەن من بچم جوتیارێ بچێ بەشی خۆی بێنێ نەک لە خۆی زیاتر ئەگەر ئەمانە هەبێ ئێمە وڵاتەکەمان پێشەکە بەڵام کۆمپانیای بێنێ بە ئارزوی خۆی لە بیفرۆشێتەوە کۆمەڵی هێن و کۆمەڵی حەشەریک و ئێوە ئامادەی ئەوەشتانتیان لەسەر حسابی خۆتان بێنن تەنها ئەوەنە ڕێگەتان بەڵێ ڕێگەمان پێ بدەن ئامێرە کشتوکاڵەکان لەسەر حسابی خۆمان بێنین مەمنونی بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک جەمالگیان زۆر سپاسمان دوما کردی زۆر سپاس بۆ بەڕێز جەمال جەلال کە ناسراوە بە شێخ جەمالی کرێبچن و ناسراوە بە جوتیارە نمونەیەکە و نمونەتان زۆر بێ کاک جەمال سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت لە بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادەبووی زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئەمڕۆژ کۆتایماوە پرۆگرامی ئەمڕۆمان هێناوە تا سبێنێ بە پرۆگرامی کینەوە پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.